ئێرە ڕادیۆ دەنگی گەلە. سڵاتان لەبێ بەیانێتان باش بەڕێزان لە ڕادیۆی دەنگی گەلەوە هەواڵەکانی ئەمڕۆ سێشەمە 2 نیسانی 2024 پێشکەشەکرێت. پێی بن. هەڵبژاردننی دوێنەی شارەوانەکانی باکووری کوردستان و تورکیا ڕاستەوخۆ دەستکرا بە جیاکردنەوەی دەنگەکان و بە پێنجام بەرایەکان دەم پارتی هەر چواردە شارەوانەکەی وانی بەدەستێنا و جارێکی دیکە مۆری کوردستان بوونی لە ناوچەکەداوە. هەڵبژاردننی شارەوانەکان لە باکووری کوردستان و ناوچەکانی دیکەی تورکیا لە سیویەکی مانگی سێدا بەڕێوەچوو دای کۆتایەتنی هەڵبژاردنەکە دەستکرا بە جیاکردنەوەی دەنگەکان لە تاوی تورکیادا بە پێنجامە بەرایەکان دەم پارتی لە کوی چواردە شارەوانی گەورە شارەوانی واندا هەر چواردە شارەوانەکە و بەربژێری لە 48.55 دەنگەکانی بەدەستێنا و جارێکی دیکە مۆری خۆی لە کوردستان بوونی ناوچەکەداوە. هەرچەندە ئاکەپە دەویست بە هەر جۆرێک بێ وان لە دەستی کوردان دەربێنێ و بەردەوام لە ناو پلانگەڕووی دروستکردنی ئاڵۆزیدا بۆ بەڵام تەنیا لە 15.27 دەنگەکانی بەدەستێنا و تووشی شکستێکی گەورە بوو. هەرچەندە لە هەڵبژاردننی 2014دا کورتوانی لەوان سەرکەوتوو بێ و شارەوانی ناوچەکە بەدەست بێنە، بەڵام لە 2016دا قەیومیان لە جێگەی دانەوە تا هەڵبژاردننی ساڵی 2019 سێ سەرۆک شارەوانیان گۆڕیوان. جارێکی دیکەش لە ساڵی 2019دا گەلی کۆر پۆستی شارەوانەکانی بەدەستێناوە، بەڵام لە 19 ئابی هەمان ساڵدا بۆ جاری دووەم قەیوم دانرا. لە هەڵبژاردننی سیوێکی ئاداری ئەم ساڵیشدا دەم پارتی بە جیازێکی زۆر شارەوانی گەورەوانی بەدەستێنا و لەگەڵ 13 شارەوانی دیکەی شارۆچکەکەدا. تونجەر باقرخان هاوسەرۆکی دەم پارتی لە ڕێگەی هەژمارەکانی لە تۆڕی کۆمەڵایەتی و پامێکە ڕاستی خەڵکی شەرناخت بەدلیس و قەرز کردووە و دەڵێ ئەو شارەوانیانەی کە ئێمە لە ڕێگەی ڕنج و تێکۆشانەوە بەدەستمان هێناوە دەیانوێت لە ڕێگەی دەنگدەرانی قاچاق و نایاساییەوە زەوتی بکەن و خەڵکی شەرناخ کە ڕووی سپی تێکۆشانی ئێمە چی دەبێ با بێ ئێمە هەموو کاشانە زیان پێوە دەکەین. ئامانجەی بۆش کردووە ئەوەی کە لە شەرناخ لە بەرامبەر 6541 دەنگدەری نایاسایی لە هەڵبژاردننیدا سەرکەوت شاری شەرناخە. خەڵکی شەرناخ خاوەنداری لە ئیرادەی خۆی کرد با کەس بە درۆ فەرمیەکان هەڵ نەخەڵاتێ. باقرخان دەڵێ لە ناوجەرگەی دادپەروەری عیرفان و کللتوری لە بەدلی سەرکەوتنی گەورەمان بەدەستێناوە فێڵ و ساختەکاری دەنگدەری نایاسایی و پوچەڵکردنەوەی دەنگەکانمان کوتەدایەکە دژی ئیرادەی گەل ئێمە و کوتەدای ڕەت دەکەینەوە تا نایاساییەکانمان بەردەوام دەبن و هەرگیز بەدلیس بۆ تاڵانکاری و ئیرادە گوێ ناهێڵێن. تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستانیش وێڕای پیرۆزبایی لە گەلی کورد لە هەڵبژاردننی شارەوانەکانی باکووری کوردستان و تورکیا دەڵێ ئەم سەرکەوتنە بۆ هۆی شکاندنی ڕۆحینەتەوە پەرستی دەبێت گەلی باشووری کوردستانیش لەم سەرکەوتنە هێز و ئەزمون وەربگرێت. دەستەی بەڕێوەبەری تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان لە ڕاگەیەنراوێکدا مەژەی بۆ داوە پیرۆزبێ سەرکەوتنی ئیرادەی ئاشتیخوازی دیموکراتی گەلەکەمان لە باکووری کوردستان و بە گەرمی پیرۆزبایی سەرکەوتنی دەم پارتی لە هەڵبژاردننی سیوێکی ئادار لە باکووری کوردستان و تورکیا لە تەواوی گەلی بەرخۆدەر و بربژێرانی سەرکەوت و ماندوونەناسی و پرۆسەی دیموکراتیە دەکەن. باسی شان لەوگرە ئەنجامی هەڵبژاردن بۆ گەلی کورد و تورکیا تەنها دەستکەوتێکی خزمەتگوزاری و بەڕێوەبەرایەتی نییە، بەڵکو سەرکەوتنێکی گەورەی سیاسیە کە بۆ هۆی شکاندنی ڕۆحینەتەوە پەرستی و فاشزم. تەفگەری ئازادی ئەمەژەی بۆشداوە لە ڕاستیدا و سەرکەوتنی گەلی کورد تەواوکەری تێکۆشانی گەریلا و خەباتیا و بەشی گەل و ئازادی خوازانەیە بۆ ئازادی جوستی ڕێبەراپۆ و دەستپێک و هەنگاوێکی گەورە دەبێت بۆ سەرکەوتنی بزوتنەوەی ئازادی خوازی گەلی کورد لەم قۆناغەدا. ماوەی 128 ڕۆژە مانگرتنی زیندانیان بۆ ئازادی ڕێبەرۆ جەلان درێژەی هەیە. لە درێژەی کار و چالێکەکانیش بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆ جەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 128مین ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستاندا لە چوارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆ جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە. چالێکەکە لە ڕۆژی 128میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دووەم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆ جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردووە تا ئەوکەستەش بەردەوامە. چەند ڕۆژێکی دیکە تەمەنی عەبدوڵڵا جەلان
ڕێبەری گەلی کورد دەبێتە 75 ساڵ و ماوەی چارەکە سەدەیەکە لە زیندانی ئێمرالیدا گۆشەگیر کرا. وڵاتیانی دەڤەری ڕاپەڕین لە باشووری کوردستانیش دەڵێن ئەمڕۆ گیان پێویستی بە کەسێکی وەکو ئۆجەلانە کە خاوەنداری لە تەواوی گەلی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە و لە ژێر چەترێک کۆیان بکاتەوە. ئەوەیە ڕۆژێکی نەتەوەی کووردە، لەو ڕۆژەیدا سەرکردەیەکی کورد ڕێبەرێکی کورد هاتۆتە دنیاوە، چاوی بە دنیا هەڵێناوە، ڕۆژێکە یعنی ئەو سەرۆکە ژیانی خۆی و ئانەیش خۆی تەرخان کردەوە بۆ کوردایەتی بۆ نەتەوایەتی خۆی، هەموو ژیانی تەرخان کردووە، هەر لە قۆناغی خوێندنەوە دوای خوێندنەوە ژیانی خۆی لە چیا و دوایش کە دەوڵەتی فاشی تورک گرتی و خسێ زیندانەوە هەتا ئێستاش لە زینداندا. ئەمە داوا لە هەموو گەلی کوردەکەین، هەموو پارچەکانی کوردستان کە بێنە سەرخەت نەتەوەیەکی یەکگرتو یەکگری کەن بۆ چالاکیەکانیان بۆ ئازادکردنی ڕێبەر ئاپۆ. لەوە تا ڕێبەر ئاپۆ هاتوۆتە دنیاوە کە چاوی بە دنیا هەڵاوە بۆتە هەڵاتنی خۆرێک بۆ گەلی کورد، هەروە بێتەوە بۆ تێکۆشان و خەباتی کە کردوێتی بۆ تاجی کوردی کردووە، خەباتەکانی بۆ تاجی کردووە بۆی ئازادی سربەخۆیی مافێک بەدەست بێ بۆ گەلی کورد. هیچی کەمترنیە لەمان دێ لاو لە ژیوارە و غاندی کە بۆ مرۆڤایەتی بۆ گەلێکی بەندەست بۆ تەواوی گەلانی ژێردەست هەوڵیداوە. بۆیە من دووپاتی دەکەمەوە لێرە پێویستە گەلی کوردمان بەگشتی بەبێ جیاوازی بەبێ بیر و بۆچوونی جیاواز هەوڵدەن بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان. ئەمڕۆ جیهان پێویستی بە کەسی شوکو ئۆجەلانە کە بەڕاستی خاوەنداری لە هەموو گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکات لە بن سەتێکیان کۆ بکاتەوە. ئەمە زەروریەتێکی بێژوویە. پێویستە ئەگەر وڵاتە جلهێزەکانیش دەیانەوێت ئەو کێشە و ئاژاوی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە کۆتایی پێبێنن، دەیانێت وەکو وڵاتانی ئەوروپا بە دیموکراسی و بە ئازادی بژن پێکەوە. ئەوە تەنها کلیلی چارەسەر تەنها ڕێبەر ئۆجەلانە بۆ پێکۆژیانی گەلان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڕای سەنگەکان ساڵانە لە 4 نیساندا کە دەکاتە ڕۆژی لەدایکبوون ڕێبەر ئۆجەلان گەل لە هەموو ناوچەکان و ڕوودەکەن گوندی ئامارای ناوچەی خەلفەتی کە شوێنی لەدایکبوونی ڕێبەر ئۆجەلانە. بۆم ساڵیش گەل بربەستەکان دەشکێنێ و ڕوودەکەنە ئەو گوندە. لە ڕۆژی 4 نیساندا گەل لە هەموو ناوچەیەکە ڕوودەکەنە گوندی ئامارای ناوچەی خەلفەتی لە ڕۆحای باکووری کوردستان کە شوێنی لەدایکبوونی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانە. هەموو ساڵێک لە ڕۆژی 4 نیساندا گەل هەموو ناوچەکانی باکووری کوردستانەوە بۆ پیرۆزکردنی ڕۆژبوونی ڕێبەر ئۆجەلان بە جۆشەوە ڕوودەکەنە گوندی ئامارە و گوندێکە 75 ساڵ پێشی سەر ڕێبەر ئۆجەلانی تێدا چاوی بە دنیا هەڵهێنەوە. بۆ یەکەم جار ساڵی 2003 چەند ژنێک لە مێرسن و ئەدەنەوە ڕویان لە گوندی ئامارا کرد بەمبەسی پیرۆزکردنی ئەو ڕۆژە. ئەمەش بوو بە نەریتێک و ساڵانە گەل ڕوو لەو ناوچانە دەکەن تا دەیەک گەل بە جۆشتر و ڕێپێوانی درێژمەودا و ئەو نەریتە دەگەڕن، بەڵام ڕێگری بەلایەن دەوڵەتی تورکۆ ڕویان لە زیادبوون کردووە بە کاسی فەرمەسکرێش دار و دەیان و تونبەلی سەربازی ڕوبەڕووی گەل دەبنەوە. ئەم ساڵی شۆڕای فشارە بەردەوامەکان و ئاسەنگەکان گەل بڕیاری داوە ناوبەر نەدا و نەریتە لە شوێنی لەدایکبوونی ڕێبەر ئۆجەلانەوە یادە پیرۆزکەن. لەلایەکی دیکەشە و نەریتێکی هەمیشەی لە تەواوی جیهاندا لەو ڕۆژەدا سەدان هەزار مەمام دەچێندرێت. لە ئێستادا دادگای فیدراڵی وەکو دادگایەکی دەستوری دەسەڵاتەکانی خۆی بەکاردێنێ بۆ یەکلایکردنەوەی هەموو کێشەکانی عێراق و هەرێمی کوردستان. ڕێبوار محەممەد مامۆسایەکی زانکۆیە دەڵێ پڕێرەکانی دادگای فیدراڵی دەستوریە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و قواری هەرێمی نەخستۆتە مەترسی و دەشڵێ خراپی ڕەوتی حکومڕانی پارتی دموکراتی کوردستان لە هەرێم وای کردووە پەنا ببرێتە بەر دادگای فیدراڵی. دادگای فیدراڵی دادگای باڵای دەستوریە لە عێراقدا و لە هەموو دەوڵەتێکدا دادگایەکەیە بۆ تەفسیری دەستوریەتی یاسا و بڕیار و پەیڕەوەکان. ئەم دادگایش ئەو دادگایە هیچ جیهەتێک لە سەروی دادگای فیدراڵیەوە نییە. ئەم دادگایە وەکو پێکاتەوە وەکو پەیکرد لە نۆدا دووەرپێک دێ ڕئیستێک لەگەڵ 8 ئەندام بەپێی یاسایەک تەشکیل دروست بۆ یاسای ژمارە 30 ساڵی 2005 دواتر ئەم یاسایە لە ساڵی 2021 تعدیل کراوە
و پێڕێوێکی ناوخۆ هەیە کە پێوتری نظامی داخلی محکەم بۆ گوێرەی ئەمەی شوکارەکانی بەڕێەکە گرنگترین دەسەڵاتەکانی ئەم دادگایە کە لە مادەی 93 دەستور و پاشان لە یاسای محکەمەی اتحادی باس کراوە کۆمەڵێک دەسەڵاتی هەیە گرنگترینیان برتیە لە بابەتی چاودێرێتی دەستوریەتی یاساکان یعنی ئەو یاسایانی کە لە پەرلەمان دەرێتێت چی پەرلەمانی عێراقی بێت چی پەرلەمانی هەرێمی کوردستان بێ ئەگەر کێشەیەکە بۆ لەسەرەوەی ئەم یاسایان مادەیەک ناو ئەم یاسایە دەستوری یان نادەستوریە ئەو محکەمەی اتحادیە پێمان دەڵێ دەستوری یانە پاشان هەندێک جار خلافی ڕەئی دروستە بێ لەسەر تەفسیری دەقێکی دەستور پاشان محکەمەی فیدراڵی ئەو جیهەتەیە کە تەفسیری دەقەکانی دەستورمان بۆوەکە و هەروەها کۆمەڵێک دەسەڵاتی تر لەوانە کاتێک کە قەزەیەک لە نێوان حکومەتی ناوەند و ئەقالیمەکان کە بەداخەوە لە عێراق تا ئێستا هەر یەک ئەقلیمەیە قەزەیەک درێژە ئەکێشێەوە حەسم نابێ حەسمی ئەم قەزیە و خلافانە لە سەلاحەتەکانی دادگای فیدراڵیەوە لەگەڵ کۆمەڵێک دەسەڵاتی ترە. لە پسراوی دەستگای هەڵبژاردنەکانی کێتی نیشتمانی کوردستان لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان لە وادەی خۆیدا ڕایگەاندووە کێتی لەگەڵ ئەنجامی هەڵبژاردندا ئەنجامدانی هەڵبژاردندا لەو کاتەوەی بووی دیاریکراوە لەلایەن کۆمیسیۆنەوەی شوێک لەگەڵ دواخستنی هەڵبژاردندانی ڕزگار حاجی حەمە لە پسراوی دەستگای هەڵبژاردننی یەکێتی لە دوانەیدا باس لە هەڵوێستی حەزبەکەی لەبارەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان دەکا و لە دوانەکەیدا دەڵێ کێتی لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستاندا لەو ماوەی کە لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقەوە دیاریکراوە و لەلایەن سەرۆکی هەرێمەوە بڕیاری لەسەردراوە و ئیمزا کراوە کە ڕۆژی دێ حوزەران بەڕێوە دەچێت ئەو بەرپرسایەکێتی باسی لەو شکردووە ئێمە بە شوێی لەگەڵ دواخستنی هەڵبژاردندانین و پێمان خۆشە مولانەکان بەشداری لە هەڵبژاردنەکان بکە و بڕیار وایە لە دێ حوزەیرانی ئەم ساڵدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە چاودێری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە 4 پارێزگاکەی هەرێم بەڕێوە بچێت و بەشێک لەلایەنە سیاسەکان لیستی کاندیدەکانان ڕادسی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کردووە. هەوڵ و بیانوەکانی پارتی دموکراتی کوردستان بۆ دواخستن و پاخستنی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان بەردەوامە بیانوەکانیش دەری دەخا کە ناوێ هەڵبژاردن بکرێن بۆ جۆرە بکرێت کە خۆی دەوێ وتەبێژی ئەو حەزبەش جەخت لەسەر مەرجەکان دەکاتەوە بۆ بەشداری هەڵبژاردن و محمود محەممەد وتەبێژی پارتی دموکراتی کوردستان ڕوونکردنەوەیکی سەبارەت بە بەشداریکردنی حەزبەکەی لە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستاندا بڵاو کردوتەوە و دەڵێت کە پارتی لەسەر هەڵوێستی خۆی پێداگرە و هیچ جۆرە دەستێوەردانێکی نایاسایی لە هەڵبژاردنەکان قبول ناکە و بە پێویستی دەزانێت هەموو کەم و کوڕێکی تەکنیکی و پێشێلکاری دەستوری و یاسایی لە شێوازی ئەنجامدانی هەڵبژاردن چارەسەر بکرێ و ڕاست بکرێتەوە. دەڵێت دواخستنی هەڵبژاردن وەکو بژاردێک لەگەڵ پارتی ببورن باسکراوە بۆ ئەوی پارتی بەشداری هەڵبژاردنکە و لێرە و دووپاتیەکەینەوە کە هەمیشە لەگەڵ هەڵبژاردنێکی دەستور و شەفاف و بێگەردا بووە. ئەم بڕیارەی پارتی دموکراتی کوردستان لە دوای وەدەی کە دادگای فدراڵی عێراق بڕیاری لابردنی کورسی کۆتایی پەکاتەکان و دیاریکردنی هەڵبژاردننی هەرێمی بەسەر 4 باسنەدا داوە بەڵام پارتی دموکراتی کوردستان لەو کاتۆ دەستی بە بیانووی دۆزینەوەی کردووە و دەیەوێت و هەڵبژاردنە پەک بخە لە کاتێکدا هەموو لایەنەکانی هەرێم پێشوازیان لە بڕیارەکی دادگای فدراڵی کردووە و ئامادەن بۆ هەڵبژاردن. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا جەختی کردو وڵاتەکەی هانی بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی ئازاد و دادپەروەرانە و متمانە پێکراو لە هەرێمی کوردستان دەدەن لە کاتی خۆیدا. ماتیۆ میلەر وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەڵوێستی خۆی ڕوون کردوەوە و دەڵێ ئێمە لەوە تێدەگەین کە سەرۆکی هەرێمی کوردستان و دەسەڵاتە جیاجەکانی عێراق و حیزبە سیاسیەکان چالاکانە بیر لە هەنگاوەکانی داهاتوو دەکەنەوە و دەڵێ وڵاتەکەی هانی هەوڵەکان دەدەن بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی ئازاد دادپەروەرانە و متمانە پێکراو لە هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا و ئەوەش لە کاتێکدایە کە ئەلینا ڕۆمانۆسکی پاڵوێزی ئەمریکا لە عێراقدا ڕایگەاندەبوو کە پارتی دموکراتی کوردستانمان هەنداوە بۆی لەگەڵ هەموو حزبە کوردەکان و بەخدا کار بکە بۆ دڵنیابوون لە ئەنجامدانی هەڵبژاردنێکی متمانە پێکراو و شەفاف لە نزیکترین کاتدا. میدیاکان ئێران بڵاوان کردوەوە کە لە سەرەتای ئەمساڵ ئیسرائیل زیاتر لە 30 جار هێرشی کردوتە سەر پێگە و گروپە چەکدارەکان لە سووریا. میدیاکان ئێران بڵاوان کردوەوە لە سەرەتای ئەمساڵ ئیسرائیل 30 هێرشی کردوتە سەر خاکی سووریا لەو هێرشانە 22 ئاسمانی و 8 دیکەشیان زەمینی بوون. ئاماژە بۆشکراوە بۆ ئەو هێرشانەوە
123 کەس کوژراوە 47 دیکەش بریندار بوون. کوژراوەکانیش ئەندامانی سوپای پازارانی حزبوڵای لوبنان و گروپەکانی عێراق و سووریا و سەربازانی سووریا بوون. جێگەی ئاماژەیە شەوە ڕابردوو هێزەکانی ئاسمانی ئیسرائیل جارێکی دیکە هێرشان کردو سەرپێکەکانی ئێران لە سووریا و میدیای فەرمی ئێرانیش بڵاوی کردوەوە لە ئەنجامی هێرشەکەدا لەلایەن ئیسرائیلەوە ئەنجام درراوە 8 کەس لە باڵێزخانەی ئێران لە دیمەشق کوژراوە. ناسر کەنعانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران بڵاوی کردوەوە کە دژی هێرشەکەی شەوی ڕابردووی ئیسرائیل بۆ سەرکردسوڵخانی وڵاتەکان لە سووریادا و مافی خوانە ڕۆشن بگرنە بەر بۆیە لە کات و شوێنی گونجاودا وەڵامی هێرشەکان دەدەنەوە. لە دوایین هەواڵیشدا وەزارەتی تەندروستی غەزە و وەزارەتی تەندروستی ئیسرائیل لەبارەی ژمارەی کوژرا و بریندارەکانی جەنگی نێوانیانەوە لە دوو ڕاگەنراوی جیادا زانیاری نوێی بڵاو کردوێتەوە. لە ڕاگەنراوەکەی وەزارەتی تەندروستی غەزە داهاتوە بووی بۆردمانەکانی ئیسرائیلەوە تا ئێستا 32845 هاوڵاتی لە غەزە کوژراوە، هەروەها ژمارەی بریندارەکانیش گەیشتوتە 75392 کەس. ئاماژە بۆ شکرا بۆی شەڕۆپێکدادان و بۆردمانەکانی سوپای ئیسرائیل لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 94 کەس لە غەزە کوژرا و 63 کەسی دیکەش بریندار بوون و ئەوەش خراوەتە ڕووکە 178 ڕۆژە هێرش و بۆردمانەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە بەردەوامە، هەروەها 10,000 نەخۆشی شێرپەنجە هەیە بەبێ چارەسەر ماونەتەوە. نزیکەی 350,000 هاوڵاتی نەخۆش لە غەزە بێچارەسەرن. لەلایەکی دیکەش وەزارەتی تەندروستی ئیسرائیل بەڵاوی کردووە ژمارەی کوژراوانی وڵاتەکان بۆی هێرشەکەی حەماسە و گەیشتوتە 1400 کەس کە نزیکەی 5000 دیکەش بریندار بووە. لە بەرەبەیانی حوتی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو چەکدارانی حەماس لە ڕێگەی هەزاران موشەکە و هێرشان کردە سەر ئیسرائیل کە لە ئەنجامدا بە هەزاران کەس بوونە قوربانی ئاوارە بوو. تا ئێستاش شەڕۆپێکدادانی نێوان چەکدارانی حەماس و سوپای ئیسرائیل بەردەوامە. سوپاسستان کاتە بی سەرمان بوون.